لە لاپاوەکەی ڕۆژی نۆی مانگەوە ئەندازیارێکی بەڕەگەز عەرەب لە کانی شەیتان بە کابینەکەیەوە ئاو دەیبات. لە نۆی مانگەوە تیمەکانی قەزای بازیان سەرجەم ئەم چەمە گەڕاون لە کانی شەیتانەوە هەتاوکو دەگاتە دەرەچێ لە سنووری بازیان. لێرە باوکی ئەو ئەندازیاری لێ کە بە خەمباریەوە وەستاوە بۆ ئەوی کە تەرمی کوڕەکەی دۆزنەوە. کاکە حامید تفەدەل لێ هنا. کاک حامید سەلام عەلەیکوم، چیتان کرد و ئەوە چەند ڕۆژە بۆ کوڕەکەت دەگەڕێن؟ بەناوی خوددا ئەمڕۆ ڕۆژی شەشەمە کوڕەکەم ون بووە. هەر لە سێشەمبەوە حسابی بکە تا ئەمڕۆ هەموو هێزەکان پێکەوە خەمی دۆزینەوەی دەخۆن. پۆلیس، ئاسایش، پۆلیسی هاتوچۆ، قایم خامیش زۆر خەمخۆرە. ئەمڕۆ درۆنیان بەکارهێنا بۆ ئەوەی ناوچەکە بپشکنن، بۆ ئەوەی بەڵکو و سۆراغی کوڕەکەم بزانن. کوڕەکەم ئەندازیار ئەحمەد حامیدە. تۆکەی زانیت دوجار کە قسەت لەگەڵ کرد کەی بوو؟ هەمان ڕۆژ بوو نزیکەی سعادە دەدەقەی دەویست بۆ یەک ڤیددیوەیەکی بۆ ناردم وتی باوکە تەمەشاکە چ بارانێکە وتم دەی ئیشاڵڵا بارانی خێر و خۆشی بێت. نزیکەی خولە چێک بۆ خولەکوونی وێ قسەمان کرد و دواتر دامان خستەوە. نزیکەی سعاتێک دواتر کەسێک پەیوەندی پێوە کردم وتی فریابکەوە کوڕەکەت لافاو بردوویەتی. پەیوەندیم کرد بە چەند ناسیاوێکمەوە وتیان ڕاستە وایە. ئیتر ڕۆژی چوارشەممە بەیانەکەی زوو هاتمە ئێرە بۆ بازیان پێشمەرگە و قایم و پۆلیس زوو هاتن بەدەممانەوە و درێخیان نەکرد ئەوە تا ئەمڕۆ دەگەڕێن. داوامان لە حکومەتی عراقیش کردووە بەڵام هیچیان نەوتووە. خوا بۆتان ئاسان بکات. ئێستا وەزئی خۆت چۆنە؟ وەڵە نازانم چی بڵێم. باوچێک کوڕەکەی ون بووە. بارودۆخم زۆر خراپە. ئەو کوڕا نازدارم ئەندازیارە و ماستەری هەیە و لەدایک بووی ساڵی 1990 و ئێستا هیچ هەواڵی نازانم. هەمووی ساڵێک دەبێت خێزانیشی پێکەوە ناوە. حاڵم لەو پەڕی خراپیدایە ئەوە سێ ڕۆژە قوڕ و دۆڵ و هەموو شوێن دەگەڕێم و بەم سەرمایش هەڕەق بووینەتەوە. ئەی بەرپرسان و خەڵکی ئەم ناوچێت چیان بۆ کردو؟ وەڵڵا شەرم ئەەکەم. قایمقام باوکی ناساغە و ئەوی جێهێشتووە و هاتووە لەگەڵ من بۆ کوڕەکەم دەگەڕێت. مقدەم ئەڵێن لە جیرفانی خۆی چەند ڕۆژە خواردنی 50-60 کەس دابی نەکات شەو ناخەوێت و بەدیار ئێمەوەیە. لە چاکەی قایمقام هەر دەرناچین بەردەوام دڵم ئەداتەوە ناو چاو ماچ ئەکات ئاسایش و پێشمەرگە و پۆلیس هەموو خەڵک دەستیان پێمانەوەیە. عشاعیری ئەو ناوچەیە هەر بە پاس دێن دەستە دەگەڕێن و دەمانبەنەوە ماڵی خۆیان جلەکانیشم ئەشۆن. هەر زمانم وەستاوە نازانم چۆن سوپاسیان بکەم و چۆن چاکەیان بدەمەوە. دە ئیشەڵای دۆزنەوە کورد هەر بەوە ناسراوە ئاوا دەست و دڵ باش و میوان دۆستە و خەڵکی ڕۆژی تنگانن. وەڵا زۆر مەردانە و پیاوانە لێم هاتنە پێشەوە هەر نازانم چۆن سوپاسیان بکەم. دەزانی تەنانەت پارەیان بۆ هێنابووم دەیاندامێ خەڵکی ئاسایی ئەمەیان دەکرد. جادەیان کەسی تر هاتوون لە ماڵی خۆیانەوە نانیان هێناوە. ئەوەی بەسەر کوڕەکەم هات ئەوەندەی تر پیاوەتی و غیرەت و میوان دۆستی کوردی پیشانی هەموو عێراقدا. هەموو ئەو خەڵکە ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە و هاوکاریم دەکەن بەبێ هیچ بەرامبەرێک. سەرڕای ئەمانەش دەڵێ دەبێ بچینەوە ماڵی خۆمان ئەخر چۆن چاکەی ئەمانە بدەمەوە.